هەر دەربارەی قورئان ئینشاءڵڵا باسەکەین ئەگەر خوای پەروەردگار ڕەحمان پێ بکە ئەم ڕەمەزانەش زنجیرە دەرسێکی ترە بە تایبەت هەر دەربارەی قورئانە بێ و ژیان لەگەڵ قورئانە چیرۆکە قورئانیەکان تەوجیهی قورئان چۆن ئینسان ئاڕاستەکە چونکە بەڕاستی ئەم قورئانە ئینسان لێی تێر نابێ ئینسان هەتاوەکو زیاتر ئاشنا بێ پێی زیاتر هەست پێیەکە کە هێشتا هیچ شتێکی لێ نەزانیوە جاری وا هەیە تەماشای ئەم قورئانە پیرۆزەکەی هەر وەکو بازاڕی وەکو دوکانی مجەوهراتێک دێتە پێش چاو کە کۆمەڵێک زێڕی داناوە و گەردانەیەکی ئاڵتونی داناوە یان گەردانەیەکی لە مرواری داناوە یان لە چەند شکڵێکی هەندەسی لە یاقوت و لە بەردی جوان داناوە چۆن هەر یەکێک لەم دەنکانە هەر یەکێک مواسەفاتی خۆی تایە هەر یەکێکی شوێنێکی گرتووە هەر یەکێکیش جوانە لەگەڵ ئەوانی ترە هەندێکیان تکرار بوونەتەوە هەندێکیان یەک جار هاتوون کەچی هەر یەکە لە شوێنی خۆی چەند جوانە هەر یەکێکیان شکڵێکی هەندەسی هەیە بیێنە لە پێش چاوی خۆت یەکێک لەو بەردانە مەڕمەڕێکە یان یاقوتە یان شێوەیەکە لەو بەردە پیرۆزانەی کە وەکو مەوشور تیشک عەکسەکەنەوە لەگەڵ تیشکدانەوەی هەموویان چەند جوانن پێکەوە قورئانیش بەو شێوەیە هەر کەلیمەیەک لە شوێنی خۆیان بە تەنیاش دەریبێنی کەلیمە قورئانیەکە بەرامبەری نییە متەرادیفی تری بەرامبەری نییە چونکە زۆر لە شارەزانی زمانی عەرەبیەوە طبعا مناقەشەیەک هەیە لە زمانی عەرەبیە لەلایەنی ئەو کەسانە کەوا شارەزان لە کۆن و نوێدا ئەڵێن ئایا زمانی عەرەبی متەرادیفی هەیە یعنی معنە بە معنای یەکتر هەن چۆن بە کوردی ئێمە بە خوشکی باوک ئەڵێن پور لە هەولێریش پێڵن پلک هەردووچی بە یەک معنا دێ لە زمانی عەرەبیشە زۆر شت هەیە بەرامبەر بە یەکتر ئاوا دێن بەڵام هەندێک عولەما ئەڵێن نا متەرادیفی یەکتری نین چونکە هەر ئیسمێک هەر یەکێک لەم ناوانە وەصفی حاڵەتێکن یان وەصفی عومرێکن یا وەصفی مەرحەلەیەکن بۆ نمونە لە نێوانی وشەی جەنین یعنی کۆرپەی سکی دایک هەتا ئەو کاتەی پێوترە شاب واتە لاو بە کوردی گەنج 33 تا عمری 33 طبعا لە عەرەبیە پێوترە شاب کەچی تەماشاکە لەم بینەیە چەندین کەلیمە هەن طفل غەیری صەبیە صەبی غەیری یافع غەیری فتایە فتا غەیری وشەیەکی ترە هەر یەکێک لەمانە لەگەڵ عمریا فەرقەکە بۆیە لە کابرایەکیان پرسی کە ناوی عەبدولمەلیکی کوڕی قوڕەیبی ئەسماعیە یەکێکە لە زانانی بەسڕە زمان لە مەجلسی هاڕونە ڕەشیدا دانیشتە بوو هەر شتێکیان پێ ئەوت و معناکەیە زانی هەر کەلیمێکیان ئەوت و 20 معنای ئەدا بەدەستەوە دوایی هاڕونە ڕەشی لێی پرسی وتی باشەوە بۆچی تۆ هیچ کەلیمێک لە لات غەریب نییە تی چۆن غەریبە بێ لە لام کە من فقط بۆ ناوی بەرد حەفتا ناوڵانم ئێستا چۆن لە کوردەواری خۆمانەکەڵین بەرد زیخ شەو تاوێر هەسان بەردە زورە هەر یەکێک لەمانە بەردی چەند خڕە بەردی چەند بەردێکیان زبرە خەڵک خۆی پێشوە بەردێکیان لووسە خەڵکێکا بە هەسان شتی پێتیش دەکاتەوە شتێککە زۆر گەورەیە و بەردە پێوترە تاوێرە بەرد ئەمانە هەر یەکێک لەمانە معنای ئەوی تر نین شەو غەیری بەردە بەردیش غەیری تاوێرە چونکە حەجمەکانیان فەرقەکە بە زمانی عەرەبیشە بێگومان هەروەهایە زمانی عەرەبی شتیان یەکە چەند دەوڵەمەنە ئەو کەسانێکەوە دراسی زمانی عەرەبیان کردووە لە ڕووی زمانەوانی لە ڕووی وشە زۆریەوە فارسی لە هەمویان زۆرترە لە ڕووی ئشتقاقی کەلیمەکەەوە واتە لە کەلیمەیەک چەند شت لێ جێئەکرێتەوە عەرەبی لە پێش هەمویانەوەیە کە علمێکی تیا پێوترە علمی سەرف کە بە ئینگلیزی پێڵێن مۆرفۆلۆژی کە لە زۆر زمانی ترە زۆر نقصانە زمانەکانی تر لە چاوی عەرەبی یعنی بۆ نمونە حا و سین و نون حەسەنە چەند فعلی لێوەرەگری چەند مثلا 5 فعلی ماضی لێوەرەگری لە حەسەنە و ئەحسەنە و تەحەسەنە و استەحسەنە و حەسەنە 5 فعلی مضارعی لێوەرەگری 5 فعلی ئەمری لێوەرەگری 5 اسمی فاعلی لێوەرەگری 5 اسمی مەفعولی لێوەرەگری 5 صیغەی مبالغەی لێوەرەگری 5 اسمی زەمان 5 اسمی مەکان 5 اسمی ئالە هەمووی هەر لە حەسەنەکە وەرەگیرێت کەچی ئەگەر بیکەی بە کوردی وانییە تۆ کە ئەڵێی كتبە یعنی نووسی کەچی کە ئەڵێی مەکتەبە یعنی کتێبخانە کە ئەڵێی مەکتوب يعني نامي نسراو يان نسراو فرقة لەگەڵ یەکترە لە ئینگلیزیشە هەروەها لە هەر زمانێکی تر کە سەیرەکەی
تەنها لە زمانی عەرەبیە بەو شێوەیە. بۆیە بەڕاستی ئوسلوبی قورئان ئوسلوبێکی زۆر جوانە. کەلیمەیەک جارێ بەکاری هێنراوە جاری وایە هەر وەکو ئەو دەنکە مرواریە وایە کە لە ناو چەقی گەردانەکەیە دروستکراوە. چۆن لە چەقی گەردانەکە جاری وایە یەک دانەی تایە بە شێوەیەکی دڵ دروستکراوە لە خوارەوە، ئەوانی تری پێوە ڕەبتن بە هەمان شێوەیە. مەوقعی هەر یەک کەلیمەیەکی کە ئەو کەلیمە لەگەڵ کەلیمەکانی تر ئەو سوودەی کە هەردوو کەلیمە و جوملەکان یان ئاەتەکان لەگەڵ ئاەتی تر ئەیگەێنەوە بە یەکتری، وەکو تیشکی ئەو مەوشورە جوانە یان تیشکی ئەو گەردانەیە بەعام کە لایتێکی گەورەی لێدرێ ئەدرێتە بەڕۆژ بە ئەنواع وەشکال شێوە عەکسە بێتەوە. ئەمیش وەهایە. جاری وایە کەلیمەیەک تکرار بۆتەوە دو سێ جار لە یەک ئاەتە لە یەک سوورەتە. کەلیمەی واشەیە وەکو تەقوا، کەلیمەی تەقوا جاری وایە سێ جار لە یەک ئاەتە تکرار بۆتەوە. جاری وایە کەلیمەیەک سیرەکەی ڕستەیەک عیبارەتێک یان ئاەتێک لە شوێنێکا تکرار بۆتەوە هەرچەند سیرەکەی علاقەی بەم دوو سێ ئاەتەی تەنیشتی خۆیەوە نییە، بەڵام علاقەی بە محوەری سوورەتەکەوە هەیە، علاقەی هەیە بە تەوجیهی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام.